ئەو نەهامەتی و هێرشانەی ئێستا دەکرێنە سەرنەتەوەی کورد 100% ئەنجامی یاریە ئیمپریالیستیەکانە. ناوم لیلیا. من لە ڕێکخراوێکی گەنجانی سۆسیالیستم بە ناوی یەنگ سترەگڵ. من خۆم بە ئینتەرناشنالیست دادەنێم، واتە لە هەر شوێنێک چەوسانەوە و شەڕی ئیمپریالیستی هەبێت ئێمە لەوەین. ئێمە پێکەوە ڕادەپەڕین، بۆیە من لێرم بۆ بەرگریکردن لە شۆڕشی ڕۆژاوا لە بەردەم کۆنسوڵخانەی ئەمریکا لە ئیدنبرە. لە سەرانسەری بەریتانیا و ئەوروپا ڕژاوینەتە سەر شەقامەکان و دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە. بەرگری لەم شۆڕشە دەکەین چونکە ئێستا لەژێر هێرشدا چەتەکانی وەک داعش و هاوشێوەکانی گەمارۆیان داوە. ئەمە شۆڕشی ژنانە، پرۆژەیەکی شۆڕشگێڕیە کە زیاتر لە 10 ساڵە ئازاد کراوە و بەرگری لێ دەکرێت. ئێمە وەک سۆسیالیستەکان دەبێت دژی ئەم هێرشانە بوەستینەوە. سەبارەت بەوەی کێ بەرپرسە لەوەی بەسەر کورددا دێت دەتوانین ناوی زۆر لایەن بەرین، بەڵام بەگشتی سیستمەکە وایە. جۆلانە وەک پارێزگاری نوێی سووریا لە شوێنی ئەسەد جێگیرکرا، ئەمەش بەدەستی ئەمریکا و ناتۆ بوو. ئەو نەهامەتی و هێرشانەی ئێستا دەکرێنە سەرنەتەوەی کورد 100% ئەنجامی یاریە ئیمپریالیستیەکانە. وڵاتانی وەک ئەمریکا، بەریتانیا، ڕووسیا و چین کە دەستیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە بەرپرسی ئەم ئازارمەیەتیانن. پەیامم بۆ ئەوانەی لە بەرەی پێشەوەی خەباتدان ئەوەیە، خەڵک لە هەموو جیهانەوە ئامادەن بۆ پشتگیریتان. ڕێک وەک ئەوەی 11 ساڵ لەمەوبەر لە کۆبانێکردمان، ئێمە بەردەوام دەبین لە خەبات دژی حکومەتە دەستوەردەرەکانمان. We will continue to struggle against our complicit governments.